دوای تۆر و گفتوگوی ئەمڕۆژمان تایبەتە بە خانمێکی دەستڕەنجین و چەندین کاری لە بواری دیزاینا کردووە کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادێ و کۆمەڵێک لەو کارانەشی کە خۆی دروستی کردو لەگەڵ خۆیان هێناوێتی ئەوەی کە گرنگە زۆر جار ئێمە لە پرۆگرامەکەمان و ئاماژەی پێبین ئەو خانمانەی کە لە دوای خوێندن لە دوای زانکۆ کە بڕوانامە بەدەستێنن ڕاستە لەوانەیە دامەزراندن کەمتر بێت بەڵام وەستانن لەوانەیە بەرەو کارێکی خراپتر یاخود دانیشتن باش نەبێت بۆیان بێزاربوونی بەدواوە بێت بەڵام هەندێک لەو خانمانە توانە و بەهرەیەکیانێ بەدەر لەوەی کە خوێندوشیانە توانن پەرەی پێبەن و گرنگی پێبەن و هەموو کارێکی خۆیان پیشانی بن هەم توان حەز و ئارزوەکانیشان لەو کارانە بینەوە ئەوی کە باسی یەکەم ئەو خانمەیە کەمڕۆ لەلای ئێمە میوانە کە چەندین کاری جوان و ناوازی بۆ ئێمەناش خات و شێنە ئیبراهیم وەکو دیزاینەری جلوبەر بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەیە خات شێنە زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت دەستخۆشی ئەم کارانە لێکەین و لەگەڵ ئەوی کە خۆشە دیزایانی چلەکانی شەکەی چەند نمونەیەکت وێناین ئەمانە یەکێک هەبووە کە فێرت کات یاخۆ دەر خۆت حەزی بووی هەبوو دەستە پێ کردو ئەزمونە هەبوو لەگەڵێ بەڵێ من ئیشەکەم بۆ ماوەی 7 ساڵە پێوەی خەریکم هەم لە بواری چنین ئیشەکەم هەم لە بواری خایەتیش ئیشەکەم لە هەمان کاتا لە خایەتەکە دیزانی جلوبەرگی ئیشەکەم و زیاتر جلوبەرگەکانم ئەوانن کە من لە بابەتی جلوبەرگی مۆدای ئەتیمامی پێ ئێم لە بابەتی جانتاکانیشمە زیاتر و جانتانە ئەگونجێنم لەگەڵ ئەو جلوبەرگانی کە دیزاینمیەکەم کە بە هەمان شێوە ڕەنگەکانی و ستایلەکە لەگەڵ بواری جلوبەرگی مۆدای بێتەوە بەنسبەتی فێربوونم من هەردووکیان خولەی مناڵیم بووە یعنی کە ویستومە ئەو شتە پەرە پێبم بۆیە کاتێکیش کە تەخەڕوجم کرد حەزم کرد زیاتر لەو بوارەیە ئیش بکەم و زانیم سەلیقەم زیاتر لەو بوارەیە باشتر و زانم تیای سەرەکەوم دەرچووی بەشی ژمێریاری لە ژمێریارەکە کارت نەکردووە ئەم لایەنیانە هەڵبژاردە دیزاین بەڵێ زیاتر حەزم لەوەیە هەرچەند لە بەڕێوەبردننی بزنسەکەش ئەتوانیم ئیسفادە لەوەش ئەمەش خۆشی هەر بزنسێکە لەوەی کە توانێت بەکاری بێنیتەوە لە بزنسێکی خۆتە بەڵێ زۆر ڕاستە ئەوش بە هەمان شێو توانیم بە ئیشی تیا بکەم سەرەتا بە جلوبەرگەکان بەس دیزاینێکە یاخو کاری درومانی شەرخۆت بۆ یەکەیت لە سەرەتاتا کۆتایی هەموو هەنگاوێکی ئیشەکان من خۆم ئیشی لەسەرەکەم هەم لە سکێچکردنی ئیشەکە لە فکری ئیشەکە ڕێخستنی ڕەنگەکان ئەو ستایلانی کە ئەمێ بووی هەڵببژێرم هەمووی خۆم ئەیانکەم زۆر باشە چۆنە بواری مۆدەت هەڵبژاردە و بواری جلی کوردیشت هەڵنەبژاردە لەلای بۆ جلی کوردیش کار بکەیت دیزاینی جلی کوردی بکەیت بەڵێ ئێمە خۆشبەختانە لە کوردستانە لە بواری دیزاینەری ئەزیا و جلی کوردیمان زۆر هەیە و دیزاینەری زۆر باشمانەیە بەڵام من بۆیە حەزم کردو ئەم بوارە هەڵبژێرم چونکە دڵنیام لەوەی کە لەم بوارەیە کەسانی کەممان هەیە و شارەزاییان هەبێت چونکە من زیاتر ئیشەکانم لەسەر قاڵب و پاترۆن ئەەکەم یعنی بە ئەشوای ئیشەکە ناکەم بۆیە بۆ شێوازە پەرەم پێیاوە باشە قاڵبەکان چۆنەکەیت لە چیەوە وەریەگریت چکە ئێستا لە یوتیوب و هەرچێکت بوێت لە بەردەستایە سوودی لەوە وەرگرتووە یاخود کەسێکە بووە کە ڕێگە نیشان دەرت بێ بۆ دروستکردنی قاڵبەکان و بتوانیت لەکانی لەسەر من هەڵبژاردننی قاڵب لەبەرەوەی کە دوای سەرچێکی زۆرم کرد کە ئەتوانیت جلوبەرگی مۆدە زیاتر لەسەرەوە دروستی بکەیت زۆر جوانتر دەرەچێت چۆن ئەڵی بە زمانی خۆم بازاڕیانە دەرئەچێت شتێکی ڕێکوپێک دەرەچێت بۆیە مامۆستایەکم هەیە کە ئەو منی فێر کردووە کە خۆی زیاتر ئەزمموی لە 25 ساڵ زیاتری هەیە لەو بوارەیە هەر لە ئەوروپا بۆی خوێندووە و ئێستاش لە کوردستان خۆشببختانە کۆرس ئەڵێتەوە بۆیە من یەکێکم لە فەرخوازەکانی ئەو وتوانیمە لە ڕێگەی ئەو فێری ئەو قاڵبی جلوبەرگ و بمو و بمە دیزاینەر لەو بوارەیە سوودم لە وەرگرتووە زۆر باشە اینجا با هەستینێکێک باس لەم شتانە بکەین لە جلەکان لە جوانتاکان زۆر باشە تا چەند ئەم جلوبەرگانەی کە لێرە ئامادەیە چەند نمونەیەکەن لەگەڵ مۆدیلی ئێستای خانمانە بگونجە بووی کە تۆ بتوانی لەسەر داوای ئەوان بۆیان دروستکەیت هەر کامێکتانێت توانین لیکەیتەوە بۆمان باسکی لەسەر زۆر باشە من زیاتر ئیشەکانم لەسەر ستایلی کلاسیک داانێم چونکە ئێستا لەم سەردەمێستا خۆتانزان زۆر باوە من چۆن ئیشەکانم ئەگونجێنم بۆ نەقاتێکی لەم شێوازە دروست ئەەکەم لە هەڵبژارنی ستایلەکەی کلاسیکە و ڕەنگەکەی تقریبان تاواوکەری یەکتریە و قوماشەشی کە بەکارم هێناوە بۆ ئەو ستایلە زۆر گونجاوە چونکە لەگەڵ ئێستا بۆ نمونە لەگەڵ ئەم جانتایە یاخود لەگەڵ ئەمانە بابی گونجێنین من بەم شێوازە جانتاکان کە ئەیان چنم لەگەڵ ئەو قاتانی کە دروستیان ئەەکەم گونجاندنیان بۆ ئەەکەم بەم شێوازە ئیشەکانم پێشکەش کردووە زۆر باشە
کوالیتی قماشەکە بەڵێ. و دوورینەکەی تا چەند لەورە بینێ لەوەی کە تۆ کاتێکە جلێک ئەدوریت ئەگەر ئەو کوالیتی قماشە ئەو زۆر باش نەبێت لەوانەیە کاریگەری هەبێتەوەی کە دیزاینەکەی تۆ تێک بات. بەڵێ خۆی کوالیتی قماشەکە زۆر گرنگە بەداخەوە ئێمە لە کوردستان تۆزە کێشەی ئەومان هەیە عنی قماشەکان کوالیتێکی ئەوە بەرزیان نییە کە تۆ بتوانی ئیشێکی تەواو کوالیتی پێ دروست بکەی بەڵام من هەوڵم ماوە کە هەرچۆنێک بێ کە قماشی زۆر باش و کوالیتی گونجاو بۆ ئیشەکەم بدۆزمەوە و بێگومان تەکنیکی درومان یەکێکە لەو تایبەتمەندیاتیانەی کە پێویستە هەموو خەیاتێک ئەگەر بێ ئیشەکەی زۆر ڕێک و جوان بێ و وەکو بڕاندەکان دەربچێ ئەبێ ئیحتیمامی پێبات و تا بەرەو پێشبەرێت تاوەکو ئیشەکەی بەم شێوازە ڕێک دەرچێت. ئێستا زۆر کەس ئەمەی بەدەست پەیوەندەوەیە کاری چنینە. بەڵێ زۆر خانم حەزیانەیە لە کۆنا زۆر باو کاری چنین وشتیوە. بەڵێ ئێستا جارێکی تر ئەم بە شێوازێکی باشم خوریانە لەبەر دەستایە گۆستا تۆزێکەکەم بووە گەر بلوسێکیان نەبووە شیانە کردەوە و شتی کە دروستە کردەوە. بەڵێ ئێستا مەوادی چنین شتی زۆر باش هەیە لێرە ئەتوانی بە ئاسانترین شێوە دەست بکەوێت و من ئەم بوارم بۆی هەڵبژار چونکە ئەو سوفەی کە بەکارێنم بە هەمان شێو قماشە باریک ئەکرێتەوە ئەکرێت بە سوفی لەم جۆرە توانی جانتای پێ دروست بکەی لە پێشووترا جانتا زیاتر بە خوری دروست ئەکرا بەڵام ئێستا ئەم جۆرە سوفانە هەیە کە تۆ توانی ئیسفادەیان لێ بکەی و قماشەکەش تا ڕادێک ئەگونجێ لەگەڵ بابەتی جلوبەرگەکە ئازیاتر دروستیانەکەی قاڵبێکی هەیە بۆ ئەوەی کە تۆ سەر ئەو دیزاینە دروستی بکەی یا شێوازی دروستکردنەکە نەخەر هیچ قاڵبێکی نییە تەنها ئەوەیە هەندێک جار پشت بە فێرکاری یوتیوب ئەبەستم و هەندێک جاریش پشت بەو شتانە ئەبەست بۆ تەکنیکانی کە خۆم پێشتر فێری بووم و هەوڵێم بیان کە مەتاوکەری یەک و دیزاینێکی پێ دروست بکەم. چ بە چ شێوازێکە بۆ نمونە مادەم چنینە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە شێوازی وای لەگەڵا بەرە کە هەڵنەوە شێت یاخود بە تەڕبوون تێک نەچێت زۆر جارم خوریانە پیسە بێت ئەگەر پشۆرێ ئایا تێگەچێت یاخود نە. تێکچوونیان زۆر مەحاڵە چونکە لە برەوەی قماشە ئەتوانی بیشۆری و هەر ماوەدێکی پاکەرەوەی بەسیت بێتوانی تیا بەکاربێنیت و بیکەیتە غەسالە و ئەکسسواراتەکانیشین بە جۆرێک پێوە کردووە کە تۆ توانی بە ئاسانتری شێولی بکەیتەوە و بیکەیتە غەسالی یاخود بەدەست ئەتوانی پاکی کەیتەوە بۆ ئەویان هیچ کێشەی نابێت. پاشن جاسێک گەریامەتیمان بێ ئەو قاتە پەمەیە ئەوەیە بوومە ئەگەر کەسێک بێت بێوێت بڵێ من ئەم دیزاینم ئەوێت هەوڵەی خۆشت فکری خۆش و بیرۆکی خۆش لەگەڵ یاتێکە بکەی یاخود خۆی داوای چی ئەکات و ئەتێ بە تەواتی بەدڵی خۆی بێشتەکان. بەڵێ من ئیشەکانم زیاتر لە ڕێگەی کۆلێکشنەوە بەناو بانک بووە چونکە من زیاتر ئیشەکان بە دیزایانی خۆم ئەەکەم پێشکەشی خەڵکی ئەەکەم و ئەوانیش خۆشببختانی ئانیشتەکانیان زۆر بەدڵە ئەیانوێ ڕێگوکو ئەو دەربچێتەوە بەڵام هەنێ جار ئەگە بیانەوێ بوون منە لە وردەکارێکی بەسی تا گۆڕانکاری بکەین هەوڵین بە ڕێی هەردوو لا شتەکە بگونجێنین و من ئەتوانم ئەوش بکەم. ئێستا شەر لە زۆرینەی فاشوێنەکانیشە مۆدە کلاسیکەکان زۆر باوی هاتۆتەوە بە تایبەتی یەخەیپان و شێوازی چاکەتانی کە لە ڕابردووە هەبوو تا چەند تۆ کار لەسەر و مۆدێلان ناکەیتەوە کە خۆمان هەمان بۆ سایەخی کراسپان بوو بۆ پیاوانی بۆ ژنانیش بۆ چاکەتپان بوو ئێستام شێوازەش هەستەکەم بۆ شێوە کلاسیکەیە. بەڵێ من زۆربەی دیزانەکان و پێشتر ئاماژەم پێە کلاسیکە چونکە ئێستا زۆر باوێتی هۆکارەکەشی ئەوەیە کە ئەو دیزاینە کلاسیکانە پێم وە بێ هەرگیز کۆن نابن ئەگەر بوون ماوەیەکیش باوی نەمێنێت دووبارە باویەتەوە بۆیە منیش زیاترم بوارم هەڵبژاردووە لەگەڵ سەردەما ئەگونجێ بەو شێوازە گونجاندەوە. لە ئێستادا گەلەرێکی خۆتیان هەن لە ڕێ ئۆنلاینەوە شتەکانە بەڵمایشەکەیت و خەڵک ئەتوانێت ئەوەی کە بکڕیاری بابەتەکان بێت. وڵی لە ئێستا تەنها هەر بە شێوازی ئۆنلاین ئیشەکەم چۆکەم بۆ من وا گونجاوە بەڵام ئیشەڵا بەتەمام لە داهاتوە بتوانم شەوڕمێکی خۆم هەبێت تایبەت بێ ئیشەکان پیجێکی تایبەت بە خۆتەیە کە بتوانێت لە چکە لەسەر جلەکانی شێر لەسەر دانراوە زۆر باشە. چۆن کار کردووە گەر بتەوێت یەکێکی تر فێرکەی وەکو کاری فێرکاری ئەمە لەگەڵ کارەکانی تویا هەیە بۆ کەسێکیکە؟ بەڵێ من لە هەردوو بواری چنینی جانتا و جلوبەرگەکەیە هەوڵم ماوە ماستەر کۆرس دروست بکەم ماستەر کۆرسمان هەیە بۆ بواری جلوبەرگەکەمان کە هەر لەسەر پاترۆن و قاڵبەکانیەتی لەگەڵ ئەو مامۆستایەم خەریکین خۆشبەختانە پارکۆرسێکمان کردەوە ساڵی تقریبا یەک کۆرس ئەەکەینەوە چکەمانێت تەنها کۆمەڵک دیزاینیش زۆر باش پێ بگەێنین هەڵمان ناوە لە ڕێگەی ئەمانە و فێریان بکەین و هەروەها بۆ بواری چنینی جانتاکانیشم باماشەوە کۆرسێکی ئۆنلاینم دروست کردووە کە هەر کەس بێوێ ئەتوانێت ئەو دیزاینانی من پێی خۆش بێ دروستی بکاتەوە ئەتوانێت بەشدار بێ و
لەخوا بەزە بێ زۆر بەشان ئێستا بزنسی خۆیان هەیە. کارێکی باشە کە زۆر کەس کە شتێک دروستەکە بەڵێ. حەزەکە خۆی خۆی بیزانێت بیزانێت تەکنیکەکە نەزانێت کەسی بەکاری نهێنێت بەڵێ من حەزەکەم ئەوی خۆم ئەیزانم بیبەخشم بە خەڵکی تری چونکە دیزاینەر خۆی بەردەوام لە تازەگەریە شتی تازە ئەهێنێتە ئاراوە بۆیە پێویستە تۆ شتانە بێ بە کەسانی تر تاوەکو کەسانی تریش بێنە ناوەوە ئەوانیش فێر بن تازەگەری بکەن. زۆر باشە. ئەتوانین بڵێن جانتاکانی شەر ئەچێتەوە بابەتی ئەکسسوارات بەڵام هەوڵە نەیەوە ئیش لەسەر ئەکسسواراتیش کە لەبەر هەنێ پۆشاکەیە وا پێویستەکە تۆ ئەکسسواراتێکیشی بۆ بگونجێنیت هەڵ بێ خۆشە دیزایانی ئەو ئەکسسواراتانە بکەیت بۆ پۆشاکەکان. بەڵێ پار کۆمەڵێک کۆلێکشنی بابەتی ئەکسسواراتمان دروست کرد لە بواری دروستکردنی تەوقە و تاگی قژە ئێستا نەمهێناوە بەداخەوە ئەگینا بیرم چوو ئەگینا ئەم هێنا لەگەڵیم ئەگونج ئەوانش بە هەمان شێو گونجاندنم لەگەڵ دروست کرده بوو بەو مەوادانی کە جانتاکانی پێ دروست ئەەکەم بەوانە دروستم ئەکرد بۆی گونجاندن دروست بکات لە نێوان هەردووکیانە. باشە ئێمە ئەمڕۆ لە تەوەری یەکەممانە باسی پیج و کاری بە بازارکردنمان کرد لەگەڵ ڕێزێک لێرە ئامادە بوو لەڕێی پیجەکە تۆ توانیوتە مشتریەکی باش بۆ خۆت پێیا بکەیت کە بتوانی کارەکانتیانی پێفرۆشیت. بەڵێ خۆی ڕێگەی ئۆنلاین ئێستا ڕێگەیەکی زۆر سەرکەوتووە بۆ ساکردنەوەی ئەو بەرهەمانی کە دروستیان ئەەکەیت منیش توانیمە 7 ساڵ لە ڕێگەی ئەوە توانیمە ئیشەکانم کەم تا ڕادێکی زۆر باشیش یعنی ناوبانگی ئیشەکەم بڵاو بۆ تۆ لە ناو خەڵکات چونکە سەرەتا بە جانتا دەستم پێی کرد بوارێکی زۆر جیاواز بکەم خانم هەبوو بیکات دواتر کە هاتمە سەر جلوبەرگەکە ئەویش بە هەمان شێو بوارێکی جیاوازم هەڵبژار لە ئۆنلاینیش خۆی زیاتر پێویستە بەوەیە. زۆر باشە جیا لەوەی کە خۆت ئەمان لە ڕێی پیجەکەی خۆتەوە ئەیفرۆشی لەوانەیە زۆر شوێنیش هەبێت بێوێ ئەمە ئەم بابەتانی تۆ ئەم کاڵانی تۆ بەرێ لە شوێنەکەی خۆی دایبنێت لە شۆپینگەکەی خۆی دایبنێت و بیفرۆشێتەوە ئەمە هەبووە کە بەکار بێتەوە لە شوێنێکی بیفرۆشنەوە. بەڵێ چەند جارێک ئۆفری ئەوەیان بۆ کردوم کە کاڵاکانم بەرن خاستن بۆ جانتاکان چکە زۆر بەلایەنەوە جیاوازە بەڵێ شتی وە هەبوو ئۆفریوان پێشکەش کراوە لە چەند جێگەیەکیش توانیمانە بەرهەمەکانمان دابنین. لە داهاتووە ئەگەر شوێنێکی تایبەت بە خۆتە بێت و بتانی هەمکاری درومانەکە هەم شوێنێک بێ بۆ نمایشکردنی جلوبەرگەکان بیرۆکێکی وا هەیە لەلات؟ بەڵێ حەزەکەم یعنی شوێنێکی وا هەبێ و ئیشەڵا بەتەماین بەڵام ئەمە جارێکە لەگەڵم کۆمەڵی خانمی زۆر باش پێ بگەێنی لە هەردوو بوارەکە تاوەکو بە هەمان ڕێگەی من بتوان سبنێ لە ناو ئیشەکە و بڕاندەکەی منە ئیش بکەنەوە ئەو کاتە بەنیازم ئیشەڵا شوێنەکەم بکەمەوە. ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین دەشخۆتی لەکەین سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای ئەوەش کە بتوانی زیاتر کارەکە و بەرفراوانتر بکەیت و شوێنێکی گەورە ببین بە ناوی شوێنەوە. دەستەکان زۆر سپاس بۆ ئێوە. وەڵە خۆش